بینەرانی ئازیزی بەکراوەیی ئەم کاتتان باش. ڕۆژی سێی ئەم مانگە واتە سێی ئایار ڕۆژێکی تایبەت بوو بۆ هەموو ڕۆژنامەنووسێک لە جیهاندا. لە ساڵی 1993 کۆمەڵەی گشتی نەتەوە یەکگرتوەکان بە بڕیارێک سێی ئایاری وەکو ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری دەستنیشان کرد و تیایدا ئازادی کاری ڕۆژنامەنووسی وەکو مافێکی سەرەکی لە مافەکانی مرۆڤ دیاری کرد. لە کاتێکدا ئەم یادە تێپەڕ دەبێت بەشێک لە ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان نیگەرانن لە ڕەوشی ڕۆژنامەنووسی و کاری ڕاگەیاندن و پێیان وایە ئازادیەکانیان لەلایەن دەسەڵاتدارانەوە کۆت و بەند کراون و وەکو پێویست ناتوانن بەکارەکانیان هەڵبسن چونکە بە زیندانیکردن و سزای مادی و هەڕەشە و لێدان وەڵام دەدرێنەوە. لە بەرامبەردا بەشێک لە کارکتەرە سیاسیەکانی لایەنەکانی دەسەڵات هەندێک لە هۆیەکانی پێشێلکردنی ئازادی ڕۆژنامەنووسان بۆ خودی ڕۆژنامەنووسان دەگەڕێننەوە لەوەی کە ڕۆژنامەنووسان پابەندی یاسا و بنەماکانی ئیتیکی ڕۆژنامەنووسی نابن و لە ڕێگەی ناوەندەکانی میدیاوە تۆمەت دەبەخشنەوە و سوکایەتی دەکەن. لە مەڵقەیەی باکراوەییدا قسە لەسەر پێگەی ئازادی ڕۆژنامەنووسی و پاڵنەرەکانی پێشێلکاری بەرامبەر بەم ئازادیە و پەیوەندی نێوان دەسەڵات و میدیا لە هەرێمی کوردستان دەکەین. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی بەکراوەیی ئەم کاتتان باش. وەکو لە پێشەکی بەرنمەکە ئاماژەم پێکرد بەرنامەی ئەمجاری بە کراوەی تایبەتە بە قسەکردن لەسەر ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان و پێگەی ئەم ئازادیە. هاوکات لە ماوەی بەرنمەکەماندا قسە لەسەر پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکەین و هاوکات قسە لەسەر پەیوەندی نێوان دەسەڵات و میدیا دەکەین. بەڵێ بینەرانی ئازیز بۆ ئەم بەرنمەیەش میوانداری کاک عەدنان عوسمان ڕۆژنامەنووس و پارلەمانتارمان کردووە. هەروەها کاک ئاخۆ محەممەد سەرنووسەری هەفتەنامەی ڕوودا و هاوکات کاک عەدالەت عەبدوڵڵا سەرنووسەری واڵا پرێس لەگەڵمان دەبێت. هەروەها کاک ئەنوەر حوسێن ئەندامی ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و سەرۆکی لیژنەی داکۆکی لە ماف و ئازادی ڕۆژنامەنووسان. بەڵێ کاک ئەنوەر سەرەتا دێمە لای تۆ پێگەی ئازادی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنگێنیت؟ زۆر سپاس بۆ ئێوە بۆ بە ڕێزانە. لە یادی ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەنووسیە من سەری ڕێز و ناوازش بۆ ئەو شەیدانەی کە لەم ڕێگایە گیانیان بەخت کردۆدانێنمەوە بۆ هەموو ئەو ڕۆژنامەنووسە هاوکار و هاوپیشەکانم من کە لەم وڵاتەیە کارەکەن و جاروبار ئەبنە قوربانی کارەکانیان و لێدان و ئازار و شکنجە کێشنیان پێشێلکاریان بەرامبەرەکرێ. تەسەوری من ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە ئەکرێ ینی بە ئەو پێوەرانەی کە وجودی هەیە هەڵسەنگێنن لە هەموو دنیا لە ناو سیستەمە دیموکراسیەکان شتێک هەیە پێوترێ ئازادی کاری ڕاگەیاندن و ئازادی عەقیدە و بەیان ئازادی بیر و باوەڕی سیاسی و کۆمەڵی مەدەنی. تەسەورەکەم لە هەرێمی کوردستانە هەم بە یاسا ئەم ئازادیە ڕێکخراوە بەڵام وەکو پێویست جێبەجێ نەکراوە و هەم زۆری کەناڵەکانی ڕاگەیاندن و مەهەس میدیا لە هەرێمی کوردستانە بە شکلێکە توانم بڵێم لە هەرێمی کوردستانە نزیکەی 1200 کەناڵی ڕاگەیاندن هەیە. جۆرێکی ترە لەوەی کە توانین شایدی بەوە بین کە لە هەرێمی کوردستان ئازادی کاری ڕاگەیاندن ڕۆژنامەنووسی هەیە و لە هەرێمی کوردستانە سەرڕای ئەوانە هەر کام لە حیزبەکان و هەر کام لە ڕێکخراوەکان و هەر کام لە کەناڵهای جۆری تایبەت بخۆیان هەیە و لە دەرەوەی ئەوەش لەوە گرنگتر بە تەسەوری منەوەیە کە کەناڵهای میدیای ئازاد و سربەخۆ هەیە کە ئەمە زۆر گرنگە لە ناو سیستەمی سیاسی و دیموکراسیە بیا بۆ حکومەتی هەرێمی کوردستان کە لە دەرەوەی دەسەڵات لە دەرەوەی حزب لە دەرەوەی ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی گروههای سیاسی کاری ئازادی ڕۆژنامەنووسی سربەخۆ ئازاد هەیە. ئەوانە بە تەسەوری من پێوە لە قسەکاندا تۆ ئاماژەت بەوە کرد کە ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بوونی هەیە. ئەی قسەتان چییە لەسەر ئەو پێشێلکاریانەی خۆتان هەر 6 مانگ جارێ بڵاوی دەکەنەوە و سنتەری میترۆ و سنتەرەکانی تر و ڕێکخراوە جیهانیەکان ئاماژەی پێدەن؟ ئەوە دیوێکی تریەتی بە تەسەوری من ئەوەی جەناب دێڵی ڕاستە و ئێمە پێمان وایە ئازادی کە لە هەرێمی کوردستان هەیە ئازادیەکی 100% حتمی و مسۆگەر و ئەکتیڤ نییە و بۆیە ئەم راپۆرتانە و ئەم دەرەنجامانی لە یەکێکێتەوە ئێمە 6 مانگ بۆ یاگەرانی بۆ معلومات لە بەشێکی وڵاتانی ئەم سەرگۆی زەمینە بەشێکی زۆری ئەم پێشێلکاریانە هەیە مادا لە هەندێک وڵاتە کە بەڕاستی ئەنی مەسەلەی ڕێزگرتن لە کاری ڕۆژنامەنووسی بووە بە شتێکی مقدس و پیرۆز و ڕۆژنامەنووس بەڵام بە تەسەوری من لێرە ئەمە نەکراوە و خەلەلەکەشەوەیە کە بە قەناعەتی من یاسای کاری ڕۆژنامەنووسی وەکو پێویست جێبەجێ ناکرێ ئەوە خەلەکەیە. بەڵام ئەگەر ئەبڵێ ئازادی کاری ڕاگەیاندن ئازادی کاری سیاسی هەیە پێم وایە بەڵێ ئاگەن بەڵام ئەوەیە کە بۆ یاساکە جێبەجێ ناکرێت بۆ ڕۆژنامەنووسان پێشێلکاریان بەرامبەرەکرێ ئەمە دیوێکی ترێتی. کاک عەدالەت دێمە لای تۆ
کاگەنوەر لە قسەکانی ئەڵێ ئازادی بوونی هەیە بەڵام ئازادیەکی 100% نییە لە هەمان کاتە پێشێلکاری هەیە و خۆش ئاگاداریت ڕای تۆ یاخود پێگەی ئەم ئازادیەی لە هەرێمی کوردستان هەیە بۆ کاری ڕۆژنامەنووسی چۆن هەڵەسەنگێن؟ بڵێ خۆزگە سەرەتایان ئێمە شتێک ئاماژەمان بۆ ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری بکردایە چونکە ئەمە ئێستا بۆتە بۆنەیەکی جیهانی لە ڕاستیە ساڵانە نەک لە وڵاتی ئێمە کە بەداخەوەکو پێویست ئەمیادە ناکرێتەوە لە سەرتاسەری جیهانە لە هەموو وڵاتانەی کە بایەخ بە مەسەلەی ئازادی ڕۆژنامەگەریە دەن وە مەسلەی مافەکانی ئەم کاینێکی پێوتری ڕۆژنامەنووس دەن لە ڕاستیە هاوکات لە کۆی ئەو دۆسیانە کۆڵنەوەکە پەیوەندی بە مەسەلەی ئازادی ڕۆژنامەگەری وایە بۆ نمونە دێنەوە سەرپرسیارەکەش ئێستا بۆ نمونە لە یونسکۆیە پێیان وایە کە کاتێک باسی یادی ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەریەکرێ ئەبێ لەسەر 5 تەوەر بوەستی کە من پێم وایە لە کوردستان ئێمە تاکو ئێستا بە شێوەیەکی زانستی لەسەر ئەم تەوەرانە نە کۆنگرەیەک نە کۆنفرانسێکمانەوە من پێم وایە ناکرێت بەم جۆرە بەرنامانەش اکتیفا بکەین ئەو تەوەرانە چ یەکەمیان لە ڕۆژی جیهانی ڕۆژنامەگەری ئازادی ڕۆژنامەگەری ئەبێ چی بکرێ ئاوڵاتیان ئاگادار بکەیتەوە لە تەواوی ئەو پێشێرکارانی کە بەرامبەر بە ئازادی ڕۆژنامەگەری هەیە ئەمە ئاستیشان ئاسیش تریان ئەمەیان کەم تەرخەمیە ئاسی دووەمیان مەسلەی هاندانی با بڵێن هەموو ئەو مبادراتانی کە لە پێناوی ئازادی ڕۆژنامەگەری هەیە واتەگەر لە وڵاتەیە هەر مبادرەیەکەیە بۆ ئەوەی ئازادی ڕۆژنامەنووسی بچێتە پێشەوە ئەبێ تەشجیعی ئەم مبادرانە بڵێ تەورێکی تر کە بەپێی ئەوەی لە ڕێکخراوی یونسکۆ بڵاوی کردوێتەوە سەبارەت بەم ڕۆژە جیهانیە ئەوەیە کە ئەبێ تەقیمی چیش بکرێ مەودای یان با بڵێن ئەندازەی ئازادی ڕۆژنامەگەری لە سەرتاسەری جیهانی ئەم ڕۆژە ڕۆژێکە بۆ پیاچوونەوە بە مەسەلەی حوریەتی سەحافە لە دنیایە ئاسێکی ترشیان بیرخستنەوەی ئەوەی کە حکوومەتەکان ئەبێ ڕێز بگرن لە هەر ئیلتیزامێک کە قرارە هەیان بێت بەرامبەر بە مەسەلەی حوریەتی سەحافە ئەم ڕۆژە بێ ڕۆژێک بێ بۆ بیرخستنەوەی حکوومەتەکانیش کە بێ پابەند بن ئاستی پێنجەمیان ئاسێکی ئەمیش ئاستێکی گرنگە بە بڕایم لە میادەیە کە یونسکۆ پێی وایە ئەبێ تایە قسە بکرێەوە گفتوگۆ و مشتومڕ بکرێ مەسەلەی حسابکردن بۆ لایەنی پیشەیی لە ڕۆژنامەنووس و ئەندازەی پابەندبوون بە مەسەلەی ئەخلاقیاتی سەحافە یعنی تەماشا بکە ئەم ڕۆژە عالەمیە کە بۆ ئازادی ڕۆژنامەگەری هەیە ئەم 5 تەوەرەی تیا هەیە ناتوانین پێت وایە لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانە من پێم وایە ئێمە زۆربەی جار لەسەر یەک تەوەریا دوو تەوەریان قساکەین زیاتر من لەسەر مەسەلەی پێشێرکاریەکان قساکەین کە ئەمە تەنها تەوەریشان بە بڕای من ئەگەر قسە لەسەر مانەوێت بە مەفهومێکی فراوانتر لەسەر قەزەی ئازادی ڕۆژنامەگەری قسە بکەین بێ لەسەر هەموو ئەم تەوەرانە بۆستین ڕەنگە هەندێک جار لەسەر تەوەرەکانی تریش وەستا بێتین بەڵام بەگشتی ئێمە تعاملێکی علمیمان نەکردووە لەگەڵ مەسەلەی ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی ڕۆژنامەنووسی لە ڕاستیە دابەشە بێ بەسەر 4 جۆر لە ئازادی ڕۆژنامەنووسی یان 4 مستەوای هەیە یەکەمیان بریتیە لە ئازادی دامەزراندن و کردنەوەی کەناڵ و دەستگای ڕاگەیاندن ئەمە ئاستێکە لە ئاسی ئازادی ڕۆژنامەگەری ئاسی دووەمیان بریتیە لە ئازادی چاودێریکردن و بە دوواداچوون لە بواری میدیایە ئەمەش ئاسیشتری ئازادی ڕۆژنامەنووسیە من لە شوێنی تری شەودومە ئاسیشتری ئازادی بریتیە لە ئازادی بڵاوکردنەوە و ڕخنەگرتن کە بەشێکی یەکێکە لە استراتیژەکانی ئازادی ڕۆژنامەگەری لە دنیاە بەتایبەتیش ڕۆژنامەگەری ئازاد و ئاستێکی ترشیان ئاستی ئازادی ڕووماڵکردنی ڕووداوە کە ئەمەش دوو فەرعی لێ بێتەوە فەرعێکیان بریتیە لە ئازادی ڕووماڵکردنی ڕووداوی ئاسایی کە شتێکی ڕۆتینە هەر ڕووداوێک لە وڵاتەیە ڕوئەدا تۆ ئەتوانی ڕووماڵی بکەی بەڵام دیوەکەی تری ڕووماڵکردنی ڕووداوی نائاساییە ڕووداوی نائاسایی و ڕووداوانەی کە تەجەموعیتیا دۆسە بێ ئاپۆرەیە خۆپیشاندانە من ئەمەوێت بۆی وەڵامی پرسیارەکە دەمەوە کێشەی هەرە گەورە و خەلەلی جەوهەری لە پێشێرکردنی ئازادی ڕۆژنامەنووسی لە کوردستان لەکوێ دەست پێکات لە ئاستی چوارەمەیە مەسەلەی ڕووماڵکردنی ڕووداو و ئەمە بەم قسەیە من بە پێی تەقیمی هەموو ئەو راپۆرتانەی کە لە بەردەستمانە و لە کۆنگرەی سەندیکای ڕۆژنامەنووسانە خرایە بەردەستمان تەماشاکە هەموو ئەو نمونانەی کە تایە باس لە پێشێرکاریەکرێ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان چ لە بەلێدانیان چ بە گرتنیان چ بە تیرۆرکردنیان هەموو ئەم حاڵەتانە بەشی هەرە زۆری لە چ بوارێکایە لە بواری نەبوونی ئازادی پێویستە لە ڕووماڵکردنی ڕووداوە کاگەدالت بۆی کاتی کاکاکۆ دێمە لای تۆ ڕای تۆ لەسەرم ئازادیە و کاگەدالت وتی تا ئێستا تەعاملێکی علمی لەگەڵ ئەم مەسەلەیە نەکراوە ڕای تۆ چیە لەو بارەیەوە ڕاستە ئەوەی کە عەدالەت دەیڵێ ڕاستە تەعاملێکی عەمەلی لەگەڵ ئەو
ئازادیانە کە خراونەتە سەر کاغەز و ناو قانونەکانەوە نەکراوە ئەوەی کە سەبارەت بە لایەنە ئەلمیەکە خۆتەزانین چەندین سندیکامان هەیە چەندین ڕۆژنامەنووسی بەتوانامان هەیە بەڵام بۆ تا ئێستا نەتوانراوە وەکو خۆشیان ئاماژەی پێدەن و ئەمەدان پێدانانێک کە تا ئێستا تەعاملێکی علمی نەکراوە ئەوە مەسلەیەکی دیکەوە لەوانێ من زیاتر لە جانبە ئەمەلێکەوە بۆی بێم ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئەوەی کە کراوە تاوەکو ئێستا قانونێک هەیە یاسای کاری ڕۆژنامەگەری لە کوردستاندا ئەمە دەبێت دانی پێدا بنین ئەوە گرنتیکردنێکی یاساییانە بوو بۆ ئەو پێشکەوتنە کە ڕۆژنامەگەری لە دوای ڕاپەڕینەوە هێنای تاوەکو ئەو قۆناغی کە پێگەیشت بوو قۆناغێکی کارێکی زۆر باش بوو و تێیدا ئەوەی کە هەبوو توانرا گرنتی بکرێ و ئێستا هەر چوونە دواوەیەکیان کێشانەوەیەکی ئەو ئازادیانە لەوانەیە زۆر بە تەجمعاتی گەورە و بە ناڕزای زۆر بەرفراوان لە کوردستاندا وەڵام بدرێتەوە کەواتەوە هەنگاوێکی زۆر گرنگ بوو بەڵام ئەوەی کە لێرە جێی رەخنەیە ئەوەیە کە هەمیشە ڕۆژنامەنووس کە دەردەچێت بۆ ڕووماڵکردنی ئەو کێشانە یان ئەو ڕووداوانێکە لەسەر جادە لەسەر لە پێش چاوی هەموو خەڵک ڕوودەدەن لەوێدا ڕێگیری هەیە بۆ ڕۆژنامەنووسان و جۆرێک لە تەعاملکردن هەیە وەکەوەی کە ڕۆژنامەنووس بەشێک بێت لەو مزاهرەیە بەشێک بێت لەو بەڵێ ئەوە لە تەوەرێکی کرادینە سەری پەیوەندی نێوان دەسەڵات و میدیا ئەوە بە شڕی قسەی لەسەرەکەی مەسلەیەکی دیکەش ئەوەیە کە بەڕاستی ئێمە لە ناو چوارچوبەی دەوڵەتێکدا دەژین تاوەکو ئێستا ئەویش ناوی عێراق لە مەسلەی ئازادی ڕادەربڕین لە مەسلەی پاراستنی گیانی ڕۆژنامەنووساندا ئەگەر دانیمارکی یەکەم بی ئەوە عێراق لە تەنیش فەڵەستیندا لە کۆتاییەکەیدا کە تاوەکو ئێستا ژیانی ڕۆژنامەنووسان تاوەکو ئێستا ئازادیەکانی کاری ڕۆژنامەگەری لە عێراقدا زۆر خراپن لەوان لە کوردستان زۆر باشتر بێت لە چاو عێراق بەڵام تاوەکو ئێستا تۆ لە ناو چوارچەوەی دەوڵەتێکدا ئەو دەوڵەتە ناوی عێراق بە کوردستانیشەوە ئەوەی کە هەیە بەڕاستی ئێستا فرەیەکی زۆر لە ڕاگەاندندا هەیە و نەخەمڵینێکی تەواو لە هەموو بارەکانی ژیان لە سیاسەتدا بگرە لە بواری کۆمەڵاتیدا بگرە هەموو ژیانی ئێمە لە قۆناغێکی گۆڕانکاری و لە قۆناغێکی ئینتقالیدا ئەوە بە ڕۆژنامەگەریشەوە دیارە لە قسەکان تا باست لە عێراق کرد و بەراوردێکت کرد پێت وایە ئەم یاسای ژمارە 35 ساڵی 2010 کە بە یاسای ڕۆژنامەگەری لە کوردستان ناسێنراوە وەرچەرخانێک بێت لە ئازادی ڕۆژنامەنووس ئەگەر بەراوردی بکە لەگەڵ ئەو یاسایکە لە عێراق دەرچوو زۆر باشترە و ئەگەر بەراوردنا ئەوەی بۆ بەنسبەت کوردستانەوە من قساکەم ئەگەر بەراوردیشی بکە لەگە قانونی عقوباتی عێراقی بەڵێ بەبێەوەی بەراوردی بکەین کاگاکۆ لەسەر کوردستان تەطبیقی بکەین لەسەر ڕۆژنامەنووسان لە کوردستان لەسەر پێگەی ئازادی ڕۆژنامەنووسان لە کوردستان ئەم یاسایە چۆن من لە گوڤارێکیشم کرد و کات خۆی هەر لە خۆیەوە داخرا هەر نەمازانین چۆن داخرا ئەو یاسایە ڕێ لێ دەگری کە ڕۆژنامە گۆڤار دەستگای ڕاگەاندن لە کوردستاندان دابخرێ ئەوە شتێکی زۆر باشە و پێشکەوتنێکی گرنگە هەموو ئەو بەندانەی لە ناو قانونەکەدا هاتوون دەیداتە پاڵ سزادانی داراییەوە کە ئەویش هەنگاوێکی گرنگە لەبەر ئەوە بەڕاستی و هەندێک یاسای دیکەی کە لەوانەیە ئێمە کاتی خۆی لەسەر مەتاتی بوونەکە و لاستیکی بوونەکەیان گفتوگومان کرد لە هەندێک لایەنەوە زیانمان پێکەوت بێ وەکو ڕۆژنامەنووس لە هەندێک لایەنەوە سوودمان لێوەرگرتووە لەبەر ئەوە بەڕاستی ئەو یاسایە مرۆڤ دەتوانی بڵێ یاسایەکی باش بەڵێ سوپاس کاکەتان دێمە لای تۆ ڕای تۆ یاخود کۆمنتی تۆ لەسەر قسەی برادەران و ڕای شخصی خۆشت لەسەر پێکەی ئازادی لە هەرێمی کوردستان مەبەست ئازادی ڕۆژنامەنووسان وەڵام من کۆمنت لەسەر قسەی برادەران نادەم ڕێزی زۆرم بۆ قسەکانیان هەیە و لە دیارە ڕوونەکە لەگەڵ بەشێکیانە قسەم لەسەر ئەوەیە کە ینی لەسەر ئازادیەکەیە ئەوەی تۆرەکەی جەنابەت من پێم وانە ینی مۆزوعی کاری ڕۆژنامەنووسی لە کوردستانە یەکەم ناتوانێت کورتی کێتەوە تەنها بۆ مەقولەی ئازادی کاری ڕۆژنامەنووسی دووەمیش کورت ناکرێتەوە تەنها بەرامبەر بەو تونوتیژەیە کە بەرامبەر ڕۆژنامەنووسەیە واتە ناتوانانی ڕۆژنامەنووس بە تەجرید سەریکە ینی تەمان پرسیارەکان لە ساڵیادەکانە زۆر لەم قسە ناکرێت ئامار زۆر پێشانە دێت و قسەی زۆرەکرێت لەسەر تونوتیژەکان بەڵام قسەی لەسەر شتێ خەڵکی گرنگ ناکرێت کە بۆچی ئەم تونوتیژانە هەبن ئەم تونوتیژانە بەشێکن لە چی بەشێکن لە تونوتیژەکە ناو کۆمەلگا هەیە بەشێکن لە بێ پرەنسیپیکە ناو کۆمەلگایە بەشێکن لە بێ یاساییکە لە ناو کۆمەلگاکە ئێمەیە بەشێکە لە ڕوحی عنف و قسوەتێکە ناو کۆمەلگاکە ئێمە دەبێ هەموو ئەمانە پۆلێن بکرێن لەم ساتە وەختە دەبێتەوە قسە لەسەرەوە بکرێن ناکرێت ڕۆژنامەنووس تەجدید کەی دووری خەیتەوە لە کۆمەلگاکەی خۆی چونکە ئەویش کائینێکە زۆر تەفاعلەکە لەگەڵ هەموو ئەحداسەکانە و دیارە وەسەتیشە لە نێوان هەموو ڕووداوەکانە ئەمە نقطەیەکی زۆر گرنگە کە دەبێت قسە لەسەرەوە بکەین کە ڕۆژنامەنووسیش بەشێکی گرنگە لەم کۆمەلگایە و ئەو معاناتی
کە کەوێتە سەر ڕۆژنامە نووسیا بابڕێ ئەو توندوتیژە بەشێکە لە توندوتیژەکە لە کۆمەلگا هەیە لەوانێت توندوتیژێکی منەظەم نەبێت لەوانێت توندوتیژێکی سیاسی نەبێت لەوانێت توندوتیژێکی دەوڵەتی نەبێت لەوانش ئەمانە بێت زۆر جاش ئەمانە بووە بەڵام بە دیوەکانی تریشە لەوانەیە پەیوەست بە کەلتوریەکەەوە کە لە کۆمەلگاکەی ئێمە بەدەسڵات و بە لایەنەکان و بە کۆمەلگایشەوە کە هێشتا تێنەگەیشتن لە ئەرکی ڕۆژنامە نووس و هەندێک ڕۆژنامە نووسی شەبێت لە وەزیفە گرنگەکەی خۆی تێنەگەیشت بێت لە پەیامە گرنگەکەی خۆی لە کارە پەیامێرە گرنگەکەی خۆی تێنەگەیشت بێت ئەو کەلتورە نییە کەلتور ڕێزگرتن لە کاری ڕۆژنامە نووسی لە حرمەتگرتن لە کاری ڕۆژنامە نووسی و سیرکردنی کاری ڕۆژنامە نووسی بۆ یەکە زانیاریت پێ بەخشێت ڕووداوەکانت بۆ ئەگوێزێتەوە ئەمە نقطە یەکەم خاڵی دۆم پێوەستە بە خودی ئازادیەوە ینی ئێمە لە کوردستاندا ئێستا با بڵێن نەزیفێکی گەورەی یاسامان هەیە ینی کۆمەلگای ئێمە ئێستا کۆمەلگایەکی مزەخرفە بە یاسا ینی کوردستان خەریتەکەی دانا مەجموعەی یاسای زۆر باشە ئەوە خەریکەوە یاسای دەستگەیشتن بە زانیاریشمان نەبێت کۆمەڵی یاسای زۆر باشە لە کۆمەلگاکە بەڵام کاری پێ ناکرێ ئیشی لەسەر ناکرێ پەرلەمان متابعی ناکات دەستگاکانی تر متابعی ناکەن تەجمی دەکرێن یعنی کێشەکە لەسەر خودی کەلیمەی ئازادیە پێم وایە دوو جۆر ئازادی هەیە لە کوردستاندا لە هەموو وڵاتێکدا ئازادیەکی مزەیف هەیە کە مزەخرفە ئەو ئازادی مزەخرفە بەکاردێنێت بۆ کاکەم جوانترین یاسام هەیە یاسای ڕۆژنامە نووسیم هەیە جێبەجێ ناکرێت کێ جێبەجێ ناکە کێ بەرپرسیار لە جێبەجێ نەکردنی ئەم یاسایە کاگاکو لە قسەکانیە بەراوردی کرد بە یاساکەی عێراقی ژووتی یاسایەکی باشە و کاگە نۆروانیش لە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بە بۆنەی لە 14مین ساڵیادا ئەم یاسایە بەدەستکەوت ناوەبن ئایا وایە؟ زانی چۆنە مۆزوعی یاساخی ئەو بەشێکە لە نقطەکە تۆ یاسایەکی باشت هەیە میوانەکانمان کە دێن لە وڵاتەکانە پێڵی کاکە ئێمە یاسایەکی ڕۆژنامە نووسی بە پێشکەوتمانەیە فەرموو لەبزان لە وڵاتانی دەوروبەر یاسایەکی وا هەیە بەڵام خۆ چەند ساڵ لەو ڕۆژەی کە دەرچوو هەمومان هاواری ئەومانە کە ئەم یاسایە جێبەجێ ناکرێت بەردەوام پێشێ لەکرێت ئەمە دەبێت پرسیاری ئەمە بکەین ئەم یاسایە کە لەلایەن پەرلەمان و حکوومەت و سەرۆکی یاریان پەسەند کراوە بۆچی جێبەجێ ناکرێت خەلەکانی چی ئێستا ئەمە هەمومان هەموو ڕۆژنامە تۆ یاساکەت پێ باشە بەڵام جێبەجێ نەکردنی بەڵێ وەکو حەدی ئەدنا یاسایەکی باشە بۆ نمونە بەرگەیەکی تێدایە کە ئێستا ئێمە هەموو ڕۆژنامە نووسەکان باس لە مافی زانیاریەکەین بەرلەمانیش مەشغوڵ بوو بەرگەیەکی واضحی تێدایە ئەڵێ ڕۆژنامە نووس بۆی هەیە دەستی بگاتە هەموو زانیاریە فەرموو بەڵام لە مادەی دۆماڵێ بە پێی یاسا کاگەنان چی یاسایەک ئایا نابێت یاسای ئەتوانێت بەرگەیەکە ئەڵێ ئەتوانی تۆ ڕۆژنامە نووس بۆی هەیە کورە ئەمە بەشێکە لە وەکو ینی بەشێکە لە مافی ڕۆژنامە نووس وەکو کامیرەکەی وەکو قەڵەمەکەی وەکو ئینەکەی ینی ڕۆژنامە نووس دەستی نەگا بە زانیاری ئەمە تر یاسای چی بۆ دەرەکەی ینی گرنگترین شتەوەی ڕۆژنامە نووس بۆی لە گرفانی خۆی قسە نەکات و بە وتی نەکات دەبێت زانیاری لەبێت دکمنتی لەسەر بێت کە ئەحسایەیە کە باسی مۆزوعەکە دەبێت کامە جێبەجێکراوە لە کام دائیرە زانیاری بە ڕۆژنامە نووس و ئەو مۆزەفەیە یا ئەو وەزیرە یا ئەو کەسە کە زانیاری نادا بە ڕۆژنامە نووس کامە محاسبەی کراوە کامە قسەی لەگەڵ کراوە کامە پێوترا یعنی ئەمە کێشەکەیە کەم پێڵێم ئازادیەکی مزەیف هەیە مزەخرفە تەنها ئەمانەیە زەخرفەی کۆمەلگاکەکەین بە جۆرێک لە ئازادیە حەقیقەکەچ بۆ کاری ڕۆژنامە نووسی بۆ کارەکانی تریش تەنان بۆ خۆ پیشاندانی تەنان بۆ حیزبایەتیش بۆ هەموو شتەکانی تر لە ڕاستیدا تاکو و سیستەمەکە بە تەواوەتی جێگیر نەبێت و دەسڵاتەکان جا نەکرێتەوە خاوەنی دەستوریەک و خاوەنی مؤسسەیەکی تەشریعی ڕاستەقینە نەبین ناتوانین قسە لەسەر ئازادیەکی ڕاستەقینە بکەین بەڵێ نەزیفێکی گەورەمان لە یاسایە یاسایەکی ڕۆژنامە نووسی پێشکەوتمانی لە چاو وڵاتەکانی تر لە چاوی عێراق و کاگاکۆوتی بەڵام قسەی ئەساسی لەسەرەوەی کە ئەم یاسایە هیچ بندێکی جێبەجێ کراوە و بەندە گرنگەکان کە پەیوەستە بەکاری ڕۆژنامە نووسیەوە جێبەجێ کراوە ئەی ئەم هەموو پێشەرکاریە چییە ئەی ئەم هەموو خروقاتانە چیە بەرامبەر بە ڕۆژنامە نووسیەکرێ خۆ ئەمە بەشێکی تری کارەساتەکەی بەڵام بەشێکی تری نازم لە تەورەکانی تۆ بازیەکریانە پەیوەستە بە ناوەڕووکی کاری ڕۆژنامە کاگەدان تۆ وەکو پەرلەمانتارێکی ئۆپۆزیسیۆن ستایشی ئەم یاسایەکەی لە کاتێکدا ڕایەکەیە پێی وایە یاسای مافی بەدەستێنانی زانیاری تابوو قەدەخەکراوی زۆر تێدایە هەر لە هەمان ئەو یاسایی باس لەواکرێکە غەرامەکردنیەکی ینی سەیری تێدایە بۆ ڕۆژنامە غەرامەکردنیەکی سەیری تێدا نیە کاتی خۆی ئێمە منەوەتا سەرسەری ڕۆژنامە بووم و بەدەستکۆتمان زانی من خۆم گۆشەیەکشم لەسەری نووسی ینی حەدی ئەدنای داواکاریەکانی خۆ تۆ یاسای دەرەکەی مەرجێ هەموو بەدڵی هەموو منە ڕۆژنامە نووسانی سەربەخۆی بێ بە کاملی بەڵام ئەمە لە چاو یاساکانی تراو لە چارە نیەتەکانی تراو لە چاو واقعدا کە تەعامل کرا وەکو یاسای وەکو دۆکومنتێکی یاسایی بڵێ هەنگاوێکی زۆر باش بوو بۆ کاری ڕۆژنامە نووسی ینی ئەو پرگانی تریش کە باسی بەسەر عقوباتوانەکە دەکرێت هەموار بکرێتەوە ینی دەکرێت کاری لەسەر بکرێت بەڵام زۆر لەو داوایانێک لەسەر ڕۆژنامە نووسان هەیە خۆ داوایەکن لە دەروی ئەم یاساییە ینی ئێستا زۆر لەو مەبلەغ خەیاڵیانەی کە باسەکری لە دەروی ئەم یاسایی ینی ئیلتیفافەکرێ بەسەر یاساکە ینی ئەم یاسایە نەبووە بە مەرجع بۆ کاری ڕۆژنامە نووسی بۆ محاسبەکردنی ڕۆژنامە نووس دەسەری پەنا بۆ یاساکانی ترێ بێت و کابرا بە شتیاتی خۆی ئەڵێ من ئەم یاسایانە بە یاسای عقوبات تۆ بانکم بە ناوی تەشیر تۆ بانەکەم یاساکە خۆی لە ذاتی خۆیدا بەڵێ زۆری هەرە زۆری باشە و ئەوەی کە خراپەکری هەموار بکرێت خو چییە
توی پروژه حازەکەی چەند ڕۆژنامەنووسی پروژه ئامادەکەن لە پەرلەمانە این بکرێتەوە پەرلەمانیش ئامادەی بۆ دەرکردنی یاسا خۆ ئیشی پەرلەمانی کوردستان تەنها دەرکردنی یاسایە نزیفێکی یاسایی گەورەمان هەیە بەڵام پرسیارە گەورەکە لەوەیە کە ئەوە چیش کرد عقوبەکەتیش کرد بە 1000 دینار لە ملیۆنێکەوە دوای ئەوە چی کاگەدنان ئێوە بە سیاسا دەرەکەن لە پەرلەمانیان چاودێریشی نەخێر پەرلەمانی کوردستان بە سیاسا دەرەکەن لە 92 تا ئێساکە تەنها یاسا دەرەکەن ئەرکی سەرەکی پارلەمان چییە؟ گەر بە کورتی هەفتانە سەتی ئەرکی پەرلەمان چاودێری کردنە بەڵام بەو ئەرکەی هەڵنەساوە سی لە سەتی ئەرکی تەشریع کاگەنەوە دێمە لای تۆ لەم ساڵ لە 17 شوبات بەردەرکی سەرا لە ڕۆژنامەنووسان قەدەغە کرا باسیش لە ئازادی ڕۆژنامەنووسی دەکرێت و باس لە ئازادی ڕووماڵکردن دەکرێت و لە یاساکە باس لەوە کراوە کە کەس بۆی نییە دەستبێنێتە ڕێی ڕۆژنامەنووسی تا و حدودەی کە تەشیر نەکات و کە کۆمەڵێک شتی تریش ئێوە وەکو سندیکا چ کارێکتان لەسەر ئەمە کردووە؟ ئایا ڕەوایە بەردەرکی سەرایە خودت هەر جێگایەکی تر کە ڕووداوێکی تیاابێ لە ڕۆژنامەنووسان قەدەغە بکرێت و هەر لە هەمان ڕۆژە سوکایەتی بە ڕۆژنامەنووسیش بکرێت لەو جێگایە؟ زین چۆنە خۆی کوشتنەوەی ئازادی ئەگە تو پێ دوای کوشتنەوەی ئازادی و یەکەیتر ڕۆژ دو ڕۆژنامە بچێتە سەرا و ڕێگای پێ نەدرێ هەواڵ تەختێکە ئەمەیتر ئازادی نییە ئەوە نییە لە هیچ کوی دنیا جوانیە پێ دوای دو ڕۆژنامە بچێتە هیچ شوێنێک و نەیە لە تەختێ بکە ئیتر بڵێ ئازادی نییە لە وڵاتەیە لەگەڵەوەشە ئێمە دژی ئەوەین کە ڕۆژنامەنووس ئەبێ لە هەر شوێنێک کە پەیوەستە بە پەیداکردنی هەواڵ و پەیوەستە بەوەی کە هەر هەواڵێکە بۆ خەڵک گرنگە بیگاتێ ئەمە دروستە بەڵام هەندێک جار بەڕاستی ئەوەی کاگادانی وشتیانی ڕۆژنامەنووس بە تەنها ئەوە نییە کە ئیترێ بێ ڕۆژنامەنووس بێ و تەقدیس بێ و نابێ کەس قسەی پێ بڵێ ینی زۆر جار بەداخەوە هەندێک ینی هەندێک لە ڕۆژنامەنووسەکانی ئێمە خۆیان ئەم یاسایە جێبەجێ ناکەن نەتوانم دەیان نمونەت بەمێ ئێستا لەم فایلانە لەبەر دەسمایە کە ئەو من کەیسی ڕۆژنامەنووسانم لایە دەیان جار یعنی دژی یاساکە کاریان کردووە و هەواڵی بێبنەما و ئیحرافی جۆرا و جۆر و ینی تەنانەت کەیسەکان هەچێت ئاسایشیش بەڵام ئێمە بەناویەوەیکەوە ئەندامی ئێمە داکوچیان لێکەین بەڵام دیسان ئەم یاساها داکۆکی لە ئەندامەکانتانەکەن نەخێت لەوانش کە لە دەرەوەی سندیکا ئەندام نین و ئەم کێشانەی کە ئەیبینی سکاڵاکان و پێشێلکاریانی کە لەم راپۆرتەیە بۆ ئەمە راپۆرتی 5 ساڵی ڕابردووی لیژنەی داکۆچی لە ئازادی ڕۆژنامەنووسیە کە هەموو ئەو پێشێلکاریانەی تایە کە بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوە کە ئەکسەریەتی ئەم پێشێلکاریانە بەرامبەر بەشێکی زۆر لە میدیای ئۆپۆزیسیۆن و ئەهلی و حیزبی سیوسی کراوە بەشێکی زۆری ئەوانە پێشێلکاریان بەرامبەرکراوە ئەندامی سندیکانین بەڵام ئێمە گوێمان لەوە نییە کەمە ئەندامی سندیکایە سەر بە چ حیزب و مەسهب و ئایدۆلۆژیا فکرێنەوە تۆ وەکو سەرۆکی لیژنەی داکۆکی لە ڕۆژنامەنووسان پێت وایە کە هێرشکردنە سەر ڕۆژنامەنووسان یاخود قەدەغەکردنی جێگایەکی معەن لە ڕۆژنامەنووسی هیچ کێشەیەکی بۆ ئازادی ڕۆژنامەنووسی نییە نا منواناڵم منەڵێم یعنی نابێت کە ڕۆژێک لە ڕۆژان لە شوێنێک کە ڕێگا نادرێت ڕۆژنامەنووسێک تەختێ بکە و ئەمە ینی ناکاتەوەی کە ئازادی ڕۆژنامەنووسی نیە لەگەڵەوەشە هەندێشتی شەیە تایبەتە مەسەلەی ئەمنی قەومی لە هەموو دنیاشەوە لە زۆر یاسای چاپمنی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا شایە هەندێک شت محەدەدە کە نابێت دەست لێ بدرێت بەڵام منەڵێم یعنی هیچ هۆکارێک نابینم هیچ پاسایەک نابینم بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەر بیانوویەک لە هەر شوێنێکە لە ڕۆژنامەنووس بە پێشێلکاری بەرامبەر بکە و سوکایەتی پێ بکە هیچ هۆکارێک نییە یعنی ئەکرێ لەو شوێنی کە تۆ یڵی ینی هەواڵیشی نەدەیتێ تەسریحیشی بۆ نەدەی بەڵام ناکرێت لێ بدەیت سوکایەتی پێ بکەی و کامێراکەی لێ بستێنی ئەمە هیچ بیانوویەک نییە گرفتەکەی ئێمە لەگەڵەوەی بەڕاستی کە ئەم یاسایە من لەگەڵەوە نیم کەم یاسایە زۆر خراپە یانی چی جێبەجێ نەکراوە ئەم یاسایە بۆ کاگاکەوتی کاکە یەک ڕۆژنامە لە دوای ئەم یاسایەوە لە هەرێمی کوردستاندا نەخراوە کە لە زۆربەی وڵاتانی دنیا بە یاسار ڕۆژنامەکان و کەناڵەکان داخرێن و ڕۆژنامەنووسان یعنی ئەمە دەستکەوتێکی گەورەیە لە ماوەی یەک ساڵی ڕابردووە 45 ڕۆژنامە و کەناڵهای جۆراوجۆر لە هەرێمی کوردستان داخراون تاکە فاکتەر کە لە پشتیۆنەوەی کە هیچ کەس دەستی نیە لە داخستێمانە هۆکاری مادیە بێئیمکاناتیە وەڵام بیتەوە تۆ هیچ ڕۆژنامەنووسێک لە دوای ئەم یاسایەدا نەخراوە بەڵام هیچ ڕۆژنامەیەک بەڵام چەندین ڕۆژنامەمان هەیە ڕۆژنامەنووسمان هەیە لەسەر نووسینێک دەست بەسەر کراوە و ینی تیرۆر کراوە و کاری نابەجێ بەرامبەر ئەنجام درراوە بە دوای یاساکەیەوە بە تایبەتی لە یەک ساڵی ڕابردووە پێشتر ئێمە شایدیوین ئێمە یاسایمان بۆ دەرکردو ئێمە بۆ لێ ڕقساکەین ئێمە بۆی کە بەردەوام بین لەسەرەوەی کە نابێ ئەمە هەبێ و ئەم پێشەرکانانە نابێ بمێنێ کە یاسایەکە بێ یاسا سەروەر بێ و ناکرێت پۆلیسێک و کەسێک بە ئارەزوی خۆی لە ڕۆژنامەنووسێک بە ئەمە قسەکەمان لەسەرەوەیە بێگومان ئەبێ بە کورتی
ئەمەی کە ئێستا ئێمە ئیشی بۆکەین بەردەوام بێ و ئێمەمانێوانێک ئێمە گلەیمان هەیە و بەشداریمان کردووە لە هەموو وەرکشۆپانە وە گلەیمان لە حکومت کردووە وە لە ڕێکخراون راپۆرت دەدەینە ڕێکخراونە و دەوڵەتەکان و ئێمە من ئەواڵێم یعنی حکومەت هێرێمی کوردستان ئەبێ هەوڵدا ناوی نەچێتەنە ئەو قایمەی کە دوای نیشان دەدەیم ناویاندراوە ڕاوچەکانی ئازادی لە تەورەکانی داهاتوو بەردەوامە بین بینەرانی ئازیز پشوویەک و لەگەڵ تەواوی میوانەکان بە پرسیار و وەڵامی میوانەکانی تریش بەردەوامە بین لەگەڵتان.